من کاتی خۆی چوار کوڕمە بۆ یەکێکیان بۆ بە ساقەی تۆ کوژراوە یەکەم کوڕم هاوڕێ بووە دووهەم هاوبەش بووە سێهەم هاوژین چوارهەم هەرێم کچەکەم دوای هەمویان بنار تێ ئەگەی ئەنجایتر من هەر یعنی بە شوێن ناوی هینا نەگەڕاوم بم بە شوێن ناوی هەلق و بەلەقە بەڕاستی ئێستا سەیرەکەی ئەو تۆ هەیە ئەگەڕێ بە شوێن ناوی فلیمەکانە ناوێکی حەدیسی لە مناڵ نانێن خی گەورەش بۆیە دنیای وێران کردووە بەبێ سوعبەت خی گەورە بۆیە دنیای وێران کردووە کە ئاوا ئەم ناوانە ناوی واوە ئەدۆزنەوە بەڕاستی خۆشی نازانی ناوی چییە لێ دەپرسنەڵێ ناوی خوشکەزاکە چێ لە وڵاهی نازانم برازاکە چی وڵاهی نازانم بەڕاستی ناوی وا ئەنێن بە زەوانەش ماقول نییە و ناوانە تۆ بە شوێن ناوێکی کوردەواری بگەڕێ بە شوێن ناوێکی حەدیسی بگەڕێ بە شوێن هینی باو باپیری خۆت بگەڕێ لە هینی باوە باپیری خۆ دەرمەچۆ ناوی ئەمەگە یعنی شتی واوە ئەدۆزنەوە هەمووشی سەبارە لە چێوێ سەبارە لەم فلیمانەوەیە کە پەیابێ ساڵانی زوو ناوی هەر بەکر بووە و عومەر بووە و سەبری بووە و حەبسە بووە و سوکوری بووە و ئاوان بووە ئێستا ئەم ناوانە ناوی واوە ئەنێن باوەڕ و قەناعەتی بێ خۆش نازانی ناوەکە چییە بێ سعاتێ مێشکی خۆم ئینکە تا بزانی چییە نەوەڵا ئەمانە قەت ناو نییە بۆ خاسەتەن بۆ میلەتی کورد ئەبێ هەر لەسەر کوردەواری خۆی بڕوە ئەبێ هەر لەسەر ڕێبازی باو باپیری بڕوە نابێت لەسەر ڕێبازی ئەوروپا بڕوە ئەوروپا بە من چی وەنیە ئەوروپا بە من چی تۆ ناوێکی کوردەواری لە مناڵەکە بنیە ناوێکی عەشایری لە مناڵەکە بنیە با سبەینە بۆ ئەوە دنیاش خۆ دایک و باوک بە پرسیارە ئەوە دنیایان دایک و باوک بە پرسیانی ناوی ئەو مناڵەیە ئەو ناوە خەمناکانە بۆ مناڵەکەش ناخۆشە ئەڵێ وایە ئاخۆ ئەم دایک و باوکەی من چی بوویەوە ئەم ناوی منیان ئاوا ناخۆین کردووە ئەرەوەڵا بۆ مناڵەکەش ناخۆشە کە گەورابێ کە ئەچێتە دایرەیە کە ئەچێتە ناو کۆمەلگایەک بۆ مناڵەکەش ناخۆشە ئەرەوەڵا یەک کچمەیە ناوی سیڤانایە سیڤانە خۆی سیڤان یعنی چەتری بەر هەتاو وڵی من زیاتر حەز دەکەم ناوەکان کوردی بێ لەگەڵ کورتوری کوردستانی خۆمانە بگونجێ ئیتر زیاتر لەسەر دەمانی زوا بەهۆی ئاین بەهۆی دینەوە ناوەکانی زیاتر دینین بۆ نمونە محەممەد ئەحمەد عەلی ئەو ناوانەش تا ڕادێ مانایەکی جوانی هەیە بەڵام زیاتر خۆشترە ناوەکان کوردی بێ چونکە ئێمە کوردین لەگەڵ کورتوری خۆمانە ناوەکان بگونجێ زیاتر ئەگەر ناوەکە مانایەکی جوانی هەبێ باشترە هەرچەندە خەڵک گوێ بەوە نایە زیاتر ناوەکان ئێستا ینی زیاتر ناوەکان بڵێن لەگەڵ وڵاتانی ئەوروپا ڕووبارێکە گوڵێکە لە ئەوروپا ئیترەمە زیاتر ئەگەر ناوەکە مانایەکی جوانی هەبێ بۆ گەورەبوون باشترە و خۆشتریشە زیاتر ناوەکان بۆ نمونە سەیری هەڵلقەیەکی تورکیەکە ناوی مناڵەکەی بە ناوی ئەو ئەکتەرەوە ناوانێکە لە ڕۆڵێکی دیاری لە هەڵلقەکەیە هەیە کە یانی ئەمە جوان نییە زیاتر ناوەکان پەیوەست بێ بە میلەتی خۆمانەوە بۆ نمونە و گوڵانی لە ناوچی خۆمانە هەیە ئەو شاخانە ڕووبارەکان ئەمانە خۆشترە ئیتر لە هەر ناوچەیەکی کوردستان بێ لە ڕۆژهەڵات بێ لە باکوور بێ لە باشوور بێ گرنگ نییە گرنگەوەیە ناوەکە کوردی بێ و مانایەکی جوانی هەبێ لەگەڵ کولتوری خۆمانە بگونجێ بێگومان حەقە ئێمە وەکو میلەتی کورد حەقە ناوەکانی خۆمان بپارێزین کولتوری خۆمان بپارێزین یعنی چاو لە وڵاتانی ئەوروپا نەکەین سەیرەکەین یەکێ لە ئەوروپا قەت ناوێکی کوردی نییە ئێمە بۆچی مناڵەکان بەم بە ناوی شخصیەتێکی ئەوروپی یا ڕووبارێکی ئەوروپی زۆر چار ئەو مناڵە گەورە ئەبێ حەزەکە ئەو ڕووبارە ببینێ حەزەکە ئەو گوڵە ببینێ کە لە وڵاتی ئێمەیانە ئەو شارە ببینێ ینی ئەمە وەکو شتێ وەکو نەخۆشیێکی نەفسی لێ لای ئەو مناڵە ئەبێ دایک و باوک زۆر شارەزا بن لەوە ینی پێم وا بێ ئێستا باشترە ئێستا بەهۆی ئەوەی کە خەڵک زۆرتر خوێنەوارە ڕۆشنبیر بووە زیاتر ینی گوێ بە مانای ناوی مناڵەکەی ئەیە کە کچیان بۆ بەڵێ بێگومان یا ناوی زۆربەی کە سێ چوار کچی هەبووە مناڵێکی کوڕی بۆ ناوی ناوە شوانە یا کارە ساتێ بۆ شتێ بۆ ناوی ناو فرمێسک غەمگین ئەمە خۆش نییە بۆ گەورەبوونی ئەو مناڵیان لەسەر کەسێتی ئەو مناڵە چونکە ناو ئەبێتە هۆی دروستبوونی کەسێتی مرۆڤ یعنی تۆ ناوێکی خۆشە هەبێ خۆشترە کە بان نەکرێت لەوەی کە ناوێکی ناخۆش و غەمگینانەتە بێ. والله
وڵام من چوارم هەیە گەورەکەم ڕێنازە دووهەم بڵندە سێهەم پشتیوانە و چوارهەم دلۆڤانە هەر ناوی کوردی خۆشە ناوی تر بە کەڵکی چی دێ ها ئەنی گوناحە لەسەر دینی خۆمان بڕۆین بێ معناکەی بزانی ئێستا من ساماڵ یعنی ساماڵە هینە علی ئەو کچەزەم ناوما لێوان یعنی لێو ینی هەموو شتێکی کوردی بناڵەکانی من نانگری ینی ئەوەیە حربێ ناوی کوردی بێ لە حەز وڵاتێ بژیتۆ تۆ چونکە کوردی نابێت لەم کورد عنی لێرە ئەڕۆی لە حاچیستا ئەچێتە حەز وڵاتێک ئەبێ هەر ناوی کوردی لە مناڵەکان منی نابێ کە بە تایبەتی کچت بوو ناوی خەمگینی لاونێ ئەبێ ناوێکی بوونی گەشاوی خۆش پێ ینی دڵ کاتەوانێ دوای هەز نەکا بڵێ ئەمە کەی ناوە لێم ناوە چەند کەسا بینەمە چێ ناوی خۆیە گۆڕێ لەبەرەوە ناوەکەی بەدڵ نییە.